دوای ئەوەی لە سەرەتای ئەم هەفتەیەدا جارێکی دیکە حوسیەکانی یەمەن هەوڵیاندا هێرشی ئاسمانی بۆ سەر کەشتیەکی بازرگانی کۆمپانیای مێرسک لە دەریای سوور ئەنجام بدەنەوە. کۆمپانیەکانی بواری کەشتیوانی هەوڵەکانیان بۆ گۆڕینی ڕێڕەوەکانیان لە دەریای سوور کە تاکە ڕێڕەوی نۆکەندی سویسەوە گەڕخستووە. ئەمەش نرخی گواستنەوەی باری دەریایی بەرز کردوێتەوە. بە ئامانجی پشتیوانی لە بزوتنەوەی بەرەنگاری ئیسلامی حەماس لە جەنگی سەر غەزە دژی قەوارەی زایۆنی، حوسیەکانی یەمەن لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردووەوە هێرشەکانیان بۆ سەر کەشتیە بارهەڵگرەکان لە دەریای سوور دەست پێ کردووە. ئەمەش وای کردووە کەشتیە بارهەڵگرەکان ڕێڕەوەکانیان لە دەریای سوورەوە بۆ ڕێگەکانی باشووری ئەفریقیا بگۆڕن و بەمەش تێچوو کاتی گەشتەکانیان زیادی کردووە کە هەفتەیەک بۆ 20 ڕۆژ کاتی گەشتەکانیان درێژ دەکاتەوە. نۆکەندی سوێس لە میسر دەریای سوور بە دەریای ناوەڕاستەوە دەبەستێتەوە و خێراترین و کورتترین ڕێگەی ئاویە بۆ گواستنەوەی کاڵا و سوتەمەنی و خۆراک لە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەرەو وڵاتانی ئەوروپا. کۆمپانیەکانی بواری کەشتیوانی ئەم ڕێڕەوە بۆ گواستنەوەی یەک لە سەرسیەی کۆی بارە جیهانیەکان بەکاردەهێنن کە پێکاتووە لە شمەکەکانی وەک یاری منداڵان و مۆبیلیات و مادە خۆراکیەکان. هێرشەکان بە تایبەت بووەتە هۆی دواکەوتنی باری کۆمپانیەکانی وۆڵمارت و ئیکیا و ئەمازۆن کە لە گەورەترین ئەو کۆمپانیایانن لە ڕێگەی نۆکەندی سوێسەوە بارەکانیان دەگوازنەوە. بە پێی داتاکانی پێگەی فریتۆسی تایبەت بە نیشانەکردن و پارەدانی نێودەوڵەتی، نرخی بارەکان لە ئاسیاوە بۆ باکووری ئەوروپا لەم هەفتەیەدا زیاتر لە 2 هێندە زیادی کردووە و بۆ هەر کۆنتێنەرێکی 12 مەتری 4,000 دۆلاری تێپەڕاندووە. هەروەها نرخی گواستنەوە لە ئاسیاوە بۆ دەریای ناوەڕاست بۆ 5,175 دۆلار بەرز بووتەوە. لەو بارەیەوە یەهودا لیڤین سەرۆکی توێژینەوەکان لە پێگەی فریتۆس ڕایگەیاندووە هەندێک لە کۆمپانیەکان نرخی گواستنەوەکانیان بۆ هەر کۆنتێنەرێکی 12 مەتری بۆ 6,000 و ڕسوماتی زیادەشیان بۆ 500 تا 2,700 دۆلار بەرز کردوێتەوە. لە ناوەڕاستی ئەم مانگەشەوە کار بە نرخە نوێیەکانیان دەکەن. هاوکات لە سەدا 30 ئەو بارانەی کە بە کەناراوەکانی ڕۆژهەڵاتی ئەمریکا دەگەن لە نۆکەندی سوێسەوە تێدەپەڕن و بەرپرسانی جێبەجێکاریش پێشبینی دەکەن بەشێک لەو بارانە بۆ کەناراوەکانی ڕۆژاوای ئەمریکا بگوازرێتەوە بە بەکارهێنانی زەریای هێمن کە ڕێڕەوێکی ڕاستە و خۆیە لەگەڵ چین و وڵاتانی دیکەی هەناردەکار. ئەمەش وای کردووە نرخی گواستنەوەی کاڵاکان بۆ ئەمریکا لە سەدا 55 بەرز بێتەوە. شارەزایان دەڵێن سەرەڕای بەرزبوونەوەی نرخەکانی گواستنەوەی ئاوی، بەڵام هێشتا زۆر لەو نرخە کەمترە کە بەهۆی پەتای کۆرۆناوە لە ساڵی 2021دا تۆمار کرا کە بۆ هەر کۆنتێنەرێکی 12 مەتری لە ئاسیاوە بۆ باکووری ئەوروپا و دەریای ناوەڕاست گەیشتە 14,000 دۆلار و بۆ کەناراوەکانی ڕۆژهەڵاتی باکووری ئەمریکاش گەیشتە 22,000 دۆلار.